بین بۆ هەندێکی تر سەرەتای کارە هونەریەکان پێم وایە شتێکی کۆنت هەبوو وەختی خۆی بە کاسێت تۆمار کراوە سەرویدۆیە بەش بەش هەبێت بەشێکە منە چاو لێکەن چەند سانیە دوای دێنە ستودیو لە خزمەتی بینەرانە ئەم بەڕێمایە بەردەوام دەکەین. بەڵێ شمال پیش دمو بیان بگورجی برو ولا یاری جوان شمال پیش دمو بیان بگورجی برو ولا یاری جوان شمال پیش دمو بیان بگورجی برو ولا یاری جوان بلام روینی هنده بدوله بچی على شیرین چاوی بخوبه بلام روینی هنده بدوله بچی على شیرین چاوی بخوبه کاڵەنگەنەوە ئەوە چ ساڵێک بوو؟ ساڵی 1984 بوو ئەوە تیپی پەیمانگای هونەرە جوانەکان بوو. کوڕەکان کەس وەختە لەوێ بوونیان ئەوە بۆیان ڕاست کردماڵێن ساڵی 1986 چواردە ساڵەمە بە ئەوانە کەسیان لەوێ هەبوو کە کۆرس بوون یا کۆمبارس بوون یا تازە ئاکۆردیان نەگرت لەوانە کەس لەوێ هەبوونیان تۆ کاگوارە بەهەز کرد 86 ئەوەنە